بێوەشا دەبینەوە لەم بەرنامەیە پرسین کات تا چەندێک گرنگە لای تۆ ئێستا لەم کۆمەڵگەی ئێمەدا خەڵک ئەو نەگرنگی بە شتەکان نادا لەبەرەوە کات هەبێ و نەبێ لای ئەو گرنگ نییە کات چییە لێ ئێستاە ئەگەر لە کەسێ بپرسیت سەعات چەنە ئەوە دەسەیاتە موبایلەکەی ئەو کاتە پێتەڵێ سەعات چەنە سەعات چەنە زەحمەنە ساعات چەند دەسیایە موبایلەکەی پێمانەوە والله ساعات ئەمە ساعتەکەشی غەڵەتە بەس بە ئەمەی تریان دەکەم دوو موبایلم دوو موبایلم پێ چۆنە سەعاتەکە پێێنێ لە دوای دوو موبایل والله بەڕێزم من خۆم بە خۆش پێونیە دوسێ ساڵ پێش سەیوایەتم ساعات ئەمە ڕخنەیەک نییە بەقەدر ئەوەنەی ئێمە بۆچی گرنگی ناین بکات ڕخنەیەک نییە لەوەی کە تۆ سەعاتێ لە دەستان نییە تۆ سەربەستی سەعات چەنە بابێ لە مۆبایلەکە یاسر لە موبایلەکە 4:48 دقیقە بەڵام ئایا ئەپرسین تەکنۆلۆژیا تا چەندێک ئێمەی تەمەڵ کرد بۆ نمونە تۆ لە ماڵەوە دانیشتویت ئەتوێت کۆنتترۆلە بگری بەدەستەوە تەلەڤیزیۆنەکە بگۆڕیت جاری وایە خۆشی تااقەت نییە بە شێگەڵی تخوا ئەو کۆنتترۆڵم بۆ بێنە یاخود بێ شێگەڵی تخوا ئەو کەناڵە بگۆڕە ئەو کۆنتترۆلە بەدەستایە و تااقەتی نیاسییت و ئەرەوەی ئایش بۆ بێنە لەمدا خۆش تااقەت نیە ئاوەکە بەرە ناوەڵام نە مجارە پێ مڵن پیانەڵم خێرا پەردێکەوەم بۆ بێن تااقەت نیاستم ئایا بۆچی لە ئەوروپایە کاتێک کە خۆیان تەکنۆلۆژیان دروست کرد و خۆیان بەرهەمیان هێنا ئەوانی تەمەڵ نەکرد بەڵام تەماڵەکە بۆ ئێمە مایەوە بێلەبەرەوە ژنەکە تەمەڵ نابێ ئیژەکات بەیانی 20 دقیقە لە پێش بنەوەڕۆ بپرسم چی شێکەکەی من لە ماکدۆناڵدی شەکەم من لە هۆتێل و ڕێستورانی شەکەم ئەتوانین تۆ لێرە ئەوی شە بکەی عیبە لێ ئەم ئەی بە و تەمەڵ و هەموو نابێت چۆن نەبێشتیوە شتر لە دائیرەیە بووم و ئەمرم بەسەر خەڵکا کردو بەس ئێستا لەوێ ناتوانم ئەمر بەسەر خەڵکا بکەم تۆ لە ئەوروپا چی شەکەی من پێڵەن توزیخت ئیشەی من توزیخ واتە چاودێر جلێکی نیزامیمان لەبەرایە لە ناو بازارە ئەسوڕێمەوە ئیشەکەی من ئەوەیە ئێمە ڕای هاوڵاتیان لەم بەرنامەیە پرسین ئایا ئێمە کۆمەڵگایەکی تەمەڵین ئایا ئێمە بەتەنها شتەکان بەسەر شێنین یاخودەوە تا ئێمە دروستکەرین یاخودەوە تا ئێمە کۆمەڵگایەکی چالاشین لەگەڵمان نابن ئێمە زۆر تەمەڵین تەکنۆلۆژیای تازە باش خۆ لە ئەوروپایە تەکنۆلۆژیایکی زۆر تازە ئەوانیش دروستیان کرد بەڵام ئێمەی تەماڵ کرد ئەوان هەوڵی پێشکەوتنێ وەکو ئێمە نین ئێمە میلەتێشین بەس دەمان کردوتەوانێ و گەورەترین میلەتی مستەهلیکە بینیست تااقەتەکە ئینسان تااقەتی هیچی نەماوە تەماڵی تااقەتی باقلە خواردن بەس بۆ خواردن نا کورد بۆ خواردن یەکەمە کورد بۆ خواردن یەکەمە بەڵام تااقەتی هیچ تیشترمانە بۆ ئیش و شت دوسێ ساڵ پێش سەیوایەتم ساعات بەردەوام ساعتم لە دەسا بوو بەس ئێستاکە حەزم پێێتی یعنی کاتەکە ناگونجەوەیە بۆچی ئێمە شتەکانمان لە گرنگی نەماوە بۆ نمونە سەعاتی دەست بۆ نمونە لە ماڵەوە دانیشتویت ئەتێت تەلەڤیزیۆنەکە بگۆڕی کۆنتترۆڵێکی لەوە دەستای خۆ تااقەت نییە بە براکە دەڵێ یاتخوا تەلەڤیزیۆنە بگۆڕە والله برا ئێستا زروفەکە وایدێت ینی چۆنە لەی کراوە این ئەوەیە کە ینی زیاد کار ئاسانەکە کراوە ئەگەر ئەوە بۆ هەچ کەسە خۆی ئەچوو ئەی گۆڕی تەمەڵی کردوینەوە کار ئاسان بێگومانەوە ینی کەسی لە ماوە تااقەتی نییە کۆنتترۆڵەکە بگۆڕێتوانە کۆنتترۆڵەکە بەدەستێوە بگرێت وایە کۆنتترۆڵم بۆ بێنە ئەلێ بێنە بەس ئەوە کاتێ ینیکە هەبوو لە تەلەڤیزیۆنەکە ئەتگۆڕی خۆی ئەچوو ئەی گۆڕییان بەدەسا کە کارەکە ئاسانتر بووە یان تەلەفۆنەکار بیتە جاران ئەگەر تەلەڤیزیۆنەکە تۆزە ناشرین بوو چیتە سەربانیش ئارێلەکە و چاکەکە ئارەوەڵات چاک بەفکرم دێ ئێستاکەینە ئێزدێکەشە پێ ڕازینە ئەڵەن سریدی سەعات چەنە بابێ لە مۆبایلەکە یاسر لە مۆبایلەکە سەعات چەنە ساعت وڵای زای سەعات چەنە دەوری پێنج و نیو سەعات چەنە ژیان وەڵای سەعاتەکە دەگدەغڵ هەمومان بە مۆبایلەکانمان سەعات چەنە دێ بۆ پێنج توان بپرسم سەعات چەنە ئەسیرکەم وای نازان سەعات چەنە لە دەوری پێنجایە سەعات پێنج چارەشێ پێنج ڕێگە چارێکیە بۆ پێنج ڕێک پێنج سەعات پێنجەکانیانە وەڵا سەعات دەوری 6 دقیقەوە بە پێنج سەعات چەنە ئێستا لەو پرسیارە سەعات پێم وایە چوارە سەعات چەنە ساعت چوارە وای نازانم پێنجە سەعات چەنە زەحمەنە بێ بەڵێ سەعات چەنە چوارە پێنج سەعات چەنە چوارە وڵای نازانم سەعات چەندە سەعات چەندە نازانم کاکە نەوزات تۆ چۆن نزانی سەعات سێ ساعت سەعات چەنە
بزانی بە ئێمە بڵی سعات چەنە ئەتوانی پێمان بڵی سعات چەنە بە موبایل سعات 5 و 7 دقیقه ئێستا لە بازار لەوە 5 و 4 چۆن نزانێ 5 و 4 وایکەم پێجی ساسێر تو خۆ سعات لە دەستانی بە موبایل بە موبایل یەک دقیقه تا چەند گرنگی بەکات وڵای کات لای ئێمە هیچ قیمەتێکی نییە ئەو ئێسام تەکنەلۆژیای وای لێ هاتووە تو موبایلەکەیە یەک دقە تەلەفۆنێکی لەکوێی لە شوێنی یا بۆ منە خزمێک کەسێکە بە کورتەنامێک چۆن ئەم کاتت باش یا لە ئەوەکانەشی جەژنانەکانەشی لەکرۆز ئەوەڵە ئەوە ینی بۆتە هۆی پسڕانی سیلێ ڕەحمیش چارەکەەوە 5 سعاتەکە و ڕاستە تقریبا بەردەوام سعات لە دەستەکەی سعات هەمیشە هاوڕێ منە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی پێست پێی حساسەتیە ناتوان زۆر لە دەستیکەم لە ماڵەوە دانیشین کۆنتڕۆلێکمان بەدەستەوەی خۆشمان تااقەتمان نیە تەلەڤیزیۆنەکە بگۆڕین بێشیشە گۆڕین هەز ناکەم تەکنۆلۆژیای هەمومانی تەمەڵ کردووە زۆر بەداخەوە من هەمیشە تەمەناکەم بگەڕێمە بۆ ساڵی هەشتاکان و نەوەتەکان بەڕاستی چکە ئەو کاتە خەڵک هێچگەر تەمەڵ نەبوو بەڕاستی خەڵک وای لێ هاتەوە بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوە تاقی خوێندنی نییە ناتوانێت کتێبێ بخوێنێتەوە ناتوانێت لە ڕۆژێکە ڕۆژنامەیەک سەردانی ڕۆژنامەیە کە بزانێم ڕۆژنامەیە چیتیایە بەس مجرڕەت گوێ لە کۆمەڵێک شتەگرێ ئستێکانێ تەمەڵێکی زۆر زۆر ڕووی کردوتە ناو گەنجەکانمانەوە زۆر بەوە من پێی ناڕەحەتم تۆ منیش پێشەواش کەسمان سعاتمان لە دەستان نییە بۆ بەهۆی موبایلۆی بەهۆی موبایلۆی باشە لە ماڵەوە کاتێک ئەمانێت تەلەڤیزیۆنەکە بگۆڕین بێچێکەڵی ئادی و کۆنتترۆڵەمان بۆ بێنە یاخوتەوە تا بەو کەسە ئەڵی تخوا خۆشی بیگۆڕە تەمەڵ نەبووین بەتاچی تەماڵ بوون هۆکاری کۆنتترۆل و ئەم ئامێرە پێشکەوتوانش وڵای ئێستا خۆی لە موبایلەکەتیایەتی تر زەڕور نییە بایتر خۆیەوە گەڕێت و ئاسانکاریەکان یعنی سات ئەو کۆنتترۆلە بەدەستایە و تااقەتنی ئاسیت و هەرەوەی ئایش بۆ بێنە لەمدا خۆش تااقەتنی ئاوەکە بەرە ناوەڵام منە مجارە پێ مەڵن پیانەڵم خێرا پەردێک ئەوم بۆ بێن تااقەتنی ئاستم تەمەڵ بووین ڕاستنی بۆچی تەمەڵ بووین ئەم تەمەڵیت چییە؟ هەمومان ینی تەنها تۆ نیت هەمومان بەر ئەو تەمەڵیە کەوتین منیش بەسەر ڕاستەکەی چی وای وڵی تر بێتاقەتی و تااقەتمان نەماوە لە ژیان تااقەتمان نەماوە بۆ تااقەتمان نەماوە لە ژیان زۆر باش ڕۆشتی تۆ بۆ لەسەر پرسیارەکەمە بۆ تااقەتمان نەماوە وڵی تااقەتەکەس یعنی بەڕاستی شوکار نەماوە و جا لەگەڵەوەیانە یعنی من خۆم شخصی خۆم تۆزێک حەزم لە ئەوروپا هەیە جا لەگەڵەوەیانە سات کەوتومەتە واقعەکەەوە یعنی دارێکم پێ یانی هەردوو سەری بڵێ ئایم نەوێت تۆزێک بەڵێ تۆ لە ئەوروپا ژیاویت بەڵێ ئەوانی سعات نەکرد دەست ناکەن والله من خۆم بە تەبیعەت حەزم لە سعات نییە نە سعات یەکەم تۆ ئەوان لە دەستێکن ئارە وڵا زۆر گرانیشە لێ سعاتی هەمیشتی مارکەوان هێرە وڵا ئەوە گرنگیان زۆر زۆر گرنگی بەکاتێن حەز ناکی ئێمە تەکنۆلۆژیا تەمەڵی کردوین لە ماڵەوە دانیشتی سەی تەلەڤیزیۆنەکەی خۆمان تااقەتمان نییە بیگۆڕین بە خوشکە بچکۆلەکەمان یاخود بە خێزانەکەت یاخود برا بچکۆلەکەت دەڵێ و تەلەڤیزیۆنە بگۆڕە آخر ڕاستەکە بە زۆر لەم کولتوری ئێرە لە ئەوروپا شتانە نیە باشە تەکنۆلۆژیا تا چەندە کەسەکەی ئەو ئەوروپاش تەمەڵکردیان ئەوە تا بە پێچوانەوە ئەوان هەر هەوڵێن وڵای ئەوان هەر هەوڵێن شکەی شتەکان ئێوە لەگەڵ ئێرا زۆری فەقە مەسەلەن ئیشکردن ئەوان هەموو ئیشەکانیان بەکاتە وەکو ئێمە نیە من دوکانی کوڕی بوون بە سعات 11 گەمەوە گوێ نایەمە تەلەفۆنێکم دا بابە نەخۆشم لێ نەخۆشی و شتانە نییە تۆ کاچی ئیشێکەکە یان لە دەوامێکە لە دایرێکە دەوامەکەیت هەموو شتەکانە لە بەکاتە ینی ناتوانانی خزم و خزمەتی و بڵی کاکە هەستا و تەلەڤیزیۆن لە جارێ زوربەی ئەوروپا مناڵیان هەر نییە شتەکانەکە دەسە ژنەکە خۆی پیاوەکە خۆی بێت تەلەڤیزیۆنەکە کەسکە زیایکە هاش کەسە ویشی خۆی وەکو ئێرە نێرە زۆر زۆر فەرقە کلتورەکەیە تۆڵی حەزەکەم بڕۆم بە ئەوروپا هەز ناکی لە ئەوروپا ئەم تەمەڵیە قبول ناکرێت و ئەبێ سعات 6 ڕێک سعات 6 لەو شوێنە بیت ڕاستەکەی پێتەکرێت لە ئەوروپا بەڵام پێ دەگرێت مەجبوریت یعنی ئێستا لێرە بۆ مەجبوری ئاخدەی شوکارەکەنی یعنی ئینسان بۆ هەوڵەیە کە بچێتە ئەوروپاوە و ئیشوکارێکی دەستکەوێت و یارمەتی خوشک و دایک و باوکەکەی بات شوکارێکی باش بەڵێ بەڵێ شوکارێکی باشمان دەست ناکەوێت بۆیە گرنگی نین نەبکات نەبە هیچ شتێک تەمەڵ شوکارێکی باشمانە وە قەت منیش بیرم لە ئەوروپا ناکردەوە ئەگەر کۆنتترۆلەکانتان بەدەستەوە کۆنتترۆلی سەتەلایتەکە
مەیگۆڕن زوو ئەگەڕێنەوە بۆلاتان لە دوای ناوبڕێکەوە بەڵام ئەگەر گۆڕیتان و دوای ناوبڕەکە گەڕانەوە بۆ لای ئێمە توخوا خۆتان هەستن دەست بەنە کۆنتترۆلەکانتان بە مناڵەکەتان یاخ بە برا بچکۆلەکەتان بڵێن ئەو کۆنتترۆڵم بۆ بێنە ئەگەڕێنەوە وڵات